بینتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن ڕۆژێکی خۆشتان هەبێ ئەم بەیانیە بڕگە و بابەتەکانی بەیانی 24 هەر تایبەتەکەین بە گەشە پێدانی منداڵان و هەڵسو کەوتکردن لەگەڵیان و چەندین بابەتی دیکەی هەمەڕەنگ جا لە ناوخۆی کوردستان یا لە دەرەوە بێ. سەرەتاش پێم خۆشە هەندێک لەو بابەتانەتان پێ ئاشنا بکەم. لە شاری سلێمانی کۆنسەرتێکی تایبەت بۆ پیانۆ ژەنی مناڵان و گەنجان بەڕێوە چوو. لە هەولێر چالاکی پۆشینی جلوبەرگی کوردی لە سەنتەری خانەنشینانی خانمان بەڕێوە چوو. دامەزراوەی کەریمی عەلەکە ڕێوڕەسمی با پیاوە گەورەکانی خۆمان لەبیر نەکەین بۆ ڕێزلێنان لە مامۆستا کاملگیر بەڕێوە برد. بانیان گرنگە ئەو بابەتانە نیشانیەوە بین کە پێویستەکە یاخود وەکو وزەیەکی باش وەریەگرین یاخود بیرکردنەوەمان بەلایانی ئەرێنی ئابات. بۆیە هەمیشە هەوڵێن بابەتەکان لە بابەتی میوزیکی، هونەری و بابەتی تەندروستی کۆکەینەوە. با لە سلێمانیەوە دەست پێ بکەین باسی منداڵانی سلێمانیەکەین کە لە نمایشێکی هونەریە پیانۆ ژەنن و لاسایی ژەنیار و ژەنیارە کلاسیکی و سەردەمیەکانی ژەکەنەوە. مناڵان بەهرەکانیان زۆرە جا کلاسیک بێ یاخود مۆدرن بێ ئەوانە توانن کۆپی کارەکانیان بکەن و بە جوانترین شێوە دەری بخەنەوە. یەکێک لە ژەنیارەکانی ئەو ژەنیارانی کە بەشدار بووە میلانی تەمەن 10 ساڵانە کە لاسایی ژەنین و نۆتەکانی بتۆڤن ئەکاتەوە و پیانۆ ژەنێت. من ناوم میلانە من 10 ساڵم لەگەڵ 6 ساڵ پیانۆ دەکەم. من ئەمڕۆ هاتووم بۆ ئەم کۆنسەرتە بە خۆشی خۆم. من زۆر حەزم لە میوزیکە گینا لێرە نابم. ئەمڕۆ هەر یەک پارچە لێم ناوی فورە لیسە بەتۆڤن دروستی کردووە. من بۆ ئەم کۆنسەرتە 2 پارچە لێم کە هەر دانەیەکیان لە ستایلی کلاسیکە ئەوەی لە ستایلی کۆنتەمپۆرەریەوە تا تازەترە لەوانی تر. من تقریبی 4 مانگە تەمرینەکەم هەوڵم ماوە یانی پیانۆ من لە تەمەنێکی زۆر منداڵی و دەستم پێ کردەوە واتە تقریبی 10 ساڵە خەریکی پیانۆ. کۆنسەرتەکەم تایبەتە و گشتی نییە تایبەتە بە کۆمەڵێک هەندێک لە خوێندکارەکانم و خوێندکارەکانیشم تەمەنیان لە نێوان 10 ساڵ بۆ 23 ساڵاندایە یعنی واتە ئەوانی کە ئەمڕۆ بەشداریان کردووە هەمویان لەو تەمەنەدان. ئەنجا هەروەها ئەوەی کە جیاوازە لە کۆنسەرتەکانی تر ئێمە ئیشەکەمان لێرە لەسەر کلاسیکال میوزیکە ئەوەی کە پێشکەشی یەکەین تایبەتە بە کلاسیکال میوزیک و کلاسیکال میوزیک میوزیکێکی ڕابڵێن ڕۆژ ئاواییە و لە هەموو دنیا باوە و لە هەموو دنیا ئەژەندرێت و گوێی لێگرێت و بەکارەهێنرێت.
لە وەرزی بەهار و نەورۆز ئیتر زۆر کاتی جلی کوردیە، بەڵام هەموو وەرزێک جلی کوردی هەر جوانە. پاییز بۆ خۆی جلی کوردی جوانە. زستانان ئەمە لە ڕابردووە زۆر گرنگی پێدرا کە شێوازی کەوا و سەڵتەکانیان بە شێوێ بوو کە بگونجێ لەگەڵ وەرزی زستانیشە. بەڵام ئێستا ئێمەوەمان لاتۆ تەنها لە وەرزی بەهارەوە لە نەورۆزە گرنگی بە جلی کوردی، ئەگەر نا جلی کوردی بۆ هەموو کات پۆشینی جوانە و کاتێتی. هەر بۆیە بە بۆنەی هاتنی وەرزی پاییز سنتەری خانەنشینی خانمان لە هەولێر بە هەماهەنگی لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی و هاوکاری لقی هەولێر چالاکیەکی تایبەت بە پۆشینی جلوبەرگی کوردی خانمان لە ناوچە جیاوازەکانی کوردستان بەڕێوە برد. کۆمەڵێک شتان کە بریتین لە ناسنامەی گەلان، مێژوەکەی، خاکەکەی، زمانەکەی، جلوبەرگەکەی و هەروەها ئەو کۆدەنگی و ڕۆحە هاوبەشەی کە هەیە. ئێمە ئەمڕۆ لێرین بۆی بتوانین ئەو ناسنامە جوانە کە ناسنامەی کوردیە، جلی کوردیە بیپارێزین. دەمانەوێت پێشڕەوەک بین لە بۆ ئەو نەوانەی کە لە داهاتوو زیاتر چاو لە ئێمە بکەن لە مناسەبەکان، لە شوێنە گشتیەکان، لە دەرەوە، یعنی زیاتر گرنگی بە جلی کوردی بدەن، زیاتر ینی ئەو لاساییکردنەوەی بیانی لە شێوە نەبی، لە شتی ڕەواڵەت نەبی. ئەگەر ئێمە بتوانین لاسای خەڵکەچی بکەینەوە با لە زانستبی، با لە شتیتکەبی، با لە بۆ پێشکەوتنی خاکەکەمان بی، لە بۆ پێشکەوتنی نەتەوەکەمان بی. جێکی گەورەمان هەبیتن لۆ دانانی جلکی کوردی، یعنی جلکی کوردی پارێزراو بی، هەولیش دەدەین زیاتر پەرە بە جلکی کوردی بدەین. خەرک شەرمی بەخۆی نەبی لە بازاری و لە جێیەکان و لە ئەوەکان، ئەم کە بێ هەندێک کەسی دەرێن دەچینە بازاری بە جلکی کوردی پێیان حی بە دەرن کو دەبیتن جلکی کوردی. لە شاری سلێمانی لە مەراسمێکی ڕێزلێنان کە ڕێزلێنان لە نووسەر و ڕۆشنبیر مامۆستا کامیلگیر بەڕێوەچوو. مەراسیمەکە لەژێر ناونیشانی بە پیاوە گەورەکانی خۆمان لە بیر نەکەین کە لەلایەن دامەزراوەی کەریمی عەلاکە ڕێکخرابوو. هەڵبەت ئەم کەسایەتیانە لە هەر شارێک بێ، لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بێ، مێژوێکی ئەوەندە جوانیان بەجێ هێشتووە و بەرهەمێکی ئەوەندە زۆریان بەجێ هێشتووە کە شایەنێوەن ئێمە وەنەوەی داهاتووتریش شارەزای نووسین و بەرهەمەکانیان لە هەر ڕوویەک و لە هەر بابەتێکەوە بێت هەبێت. بۆیە ئەم مەراسیمە کە لە سلێمانی ڕێکخراوە بۆ ڕێزلێنان بووە لەو کەسایەتیە گەورەی شاری سلێمانی. لە ماوەی ڕابردووە ئێمەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک بە مامۆستا لە ماوەی ژیانی خۆیان پەیوەندی کرد و بە بڕوای پێێتی و خێوازی و ڕۆشنبیریە گرنگ و چارەکەکان هەمیشە بێبی چاپکرانی مامۆستاکانی پێمان وایە داهێنەر و تێکۆشەر و پیاوە گەورەکانی خۆمانە بێ تا لە ژیانان ڕێزیان لێ ببرێ، نەگەوەی کە لە دوای وەفاتکردنەوەوانە ئەنجامە بیرمان کەوێتەوە. لەژێر ئەم دروشمەشە لە ماوەی ڕابردوواتەوە نیومانە خەڵاتی ڕێزێنان بۆ چەندین لە کەسایەتی دیارەکان هەم لە بواری سیاسی هەم لە بواری ڕۆشنبیری و ئەدەبیا بکەین و ئەمە نەریتێکی جوانەکەوە کە هەم بۆ خۆیان ئەو کەسایەتیانە بۆ بنەماڵەکانیان بێتە جێگەی دڵخۆشی لەوەی کە تا لە ژیانیان میلەتەکانیان میلەتەکەیان پاداشتی ئەو ماندوو بوون و هەوڵیان نەداتەوە کە لە ماوەی تەمەنیانە بڕێیان کردووە و ئەمە نەریتێکی جوانە لە ڕاستیای ئەمە بە هیواین ئەمە بێ بە کللتورێک لە ناومانە کە ئەدیب و داهێنەر و تێکۆشەرەکانمان تا لە ژیانان ڕێزیان لێ بنرین و پێیان بڵێن سوپاس بەو تەمەنەی کە بە بوارێک لە بوارەکانی بەرەو پێشچوونی ئەم میلەتەتان بەخشی. ڕاگەیاندن هەمومان دەیزانین کە دەورێکی باڵای هەیە بۆ
زاڵبوون لەسەر شێخەکانە بۆ پێشخستنینەتەوە بۆ کردنەوەی گرەشوەرەی ئەو ئاستەنگانەی کە ئێستا هاتۆتە بەدەممان. ئێستاش بابەیەکەوە بینەر و بیسەری کەش و هەوای شارەکانی کوردستان بین. پرۆسەی خوێندن پرۆسەیەکی قورسە و سەختیشە بەو ڕوەی کە تربیە واتە پەروەردەکردن ئەنجا فێرکردن ئەمە ئەرکێکی گەورەیە لەسەر شانی مامۆستایان و تەواوی ستافی پەروەردە. واتە جگە لەو پەروەردەی کە لە خێزانەکانەوە بۆ منداڵەکانەکرێ دواتر ئەو پەروەردەکردنەی کە لە قوتابخانەوە ئەم منداڵە وەریەگرێ و دواترە بێ بە چ کەسایەتیەک. ئەمە گرنگە جا ئەو منداڵە ئایا لە خێزانێکەوە هاتووە یاخود خێزانی نییە یاخود کێشەی هەیە هەموو ئەمانە بێتە گرفت و ئەرکێکی گەورە لەسەر شانی مامۆستا. بۆیە بە گرنگمانزانی کە ئەمڕۆ تایبەتکەین بەم تەوەرە و کەسانی شارەزا و ئەزموندار گفتوگۆی لەگەڵا بکەین و پرسیاری لێ بکەین کە ئاوی ژێمە میوانداری بەڕێز ئومێد بەرزنجیمان کردووە کە مامۆستای ئەزموندار و بەڕێوەبەری مۆزەخانەی پەروەردەییە. لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا بەخێر هاتیوم کاتت باش. هەموو کاتێکتان باش هەر بژین. مامۆستا لەبەرەوەی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە پێویستەکە کە بابەتەکانمان زیاتر چڵکەینەوە لەسەر پرۆسەی پەروەردە و دواتریش فێرکردن لەبەرەوەی هەروە هاتووە پەروەردە و فێرکردن. بێگومان ئەرکێکی قورس دەست پێکا دەچێت سەرشانی مامۆستایان جگەلەوەی کە فێرکردنە ئەویش پەروەردەکردنیانە. ئێستاش گیان زۆر گۆڕاوە و جۆرا و جۆرە چەندین خێزان منداڵەکانیانە بن لە هەموو شێواز و لە هەموو ناوچەیەک و دین و یاخود نەتەوەی جیاوازەوە لە قوتابخانەکانە کۆبوونەتەوە. ئەمانە ئەرکی سەرشانی مامۆستا قورسەکات. ئەو کێشانەی کە لە سەرەتا لە منداڵانە هەیە بۆ قوتابخانە بە تایبەت لە دەستپێکەوە ینی دەستپێکی ساڵنی و باس بکەین چین. سوپاس بۆ تەوەر و بابەتەکەتان کە لە کاتێکی گونجاوە خۆزی هەموو کەناڵەکان
بەرنامەی تایبەتی هەفتانیان دەبوو لەسەر بواری پەروەردە و فێرکردن چونکە لەوێوە ژیان و لەوێ بە کۆمەلگا و لەوێ دەوڵەت دروست دەبێت. کێشەکانی مامۆستا زۆرن پێویستە ئێمە سەرەتا ئاماژە بەوە بکەین ئێمە فەلسەفەی پەروەردەییمان چێ لە وڵاتە چونکە لە هەموو شوێنێک لە هەموو وڵاتێک پێویستە تۆ فەلسەفەی پەروەردەت هەبێ واتە قوتابی بۆچی ئامادە دەکەیت ڕەنگە لە سوید جیابێت فەلسەفەی پەروەردەیی لەگەڵ وڵاتێکی وەکو فینلاند کە سنووریان بەیەکەوەیە ئەو قوتابی بۆ شتێک ئامادە دەکات ئەو بۆ شتێکی تر کەواتە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستە یەکەم جار فەلسەفە پەروەردەیەکەمان دەستنیشان بکەین بۆچی قوتابی دەچێتە قوتابخانە هەر ئەوەیە فێری خوێندەواری نووسین ببێت بێگومان نەخێر هەر ئەوەی بڕوانامەیەکی هەبێت بێگومان نەخێر بۆ ئەوە دەچێت تاوەکو لەو وڵاتە لە چ لایەنێک بۆشاییمان هەیە لە چ لایەنێک پێویستمان پێ هەیە پێی بگەینین مامۆستا لە سەرەتای ساڵی خوێندن بەپێی ئەو ساڵانەی کە من مامۆستا بوویم و بەپێی ئەو خوێندنەوەی کە من هەمە لە هەرێمی کوردستان تووشی سێ کێشەی سەرەکی دێت یەکەمیان کێشەی قوتابی قوتابی بە کۆمەڵە کێشەوە دەگەڕێتەوە قوتابخانە چونکە پشووی هاوین هاتوو ئیتردا بڕاوە بەداخەوە ئێمە خولی هاوینەمان زۆر کە من ئەگەر هەبن چەند سنتەرێکی ناحکومی دەیکەنەوە وە قوتابی مەشغول ناکرێت بە کۆمەڵێک شتی پەروەردەیی بۆیە قوتابی کێشەی بیرچوونەوەی دەبێت هەر مامۆستایەک ئەوانەی کە ئێستا لە پۆلن یان گوێیان لە ئێمە یان لە هەر شوێنێکی تر ئەو کێشەیان هەیە کە قوتابی ئەوەی پار بۆت باس کردووە چونکە بیرمان نەچێ پرۆگرام وەکو زنجیرەیەک پێوەستە بە یەکتر من ئەم ساڵ باسی کاری بۆ دەکەم لە پێنجی سەرەتایی ساڵی داهاتوو لە پۆلی 6 دیسان کار دووبارە دەبێتەوە لە ڕێزمانی کوردی بەڵام بە شێوازێکی تر ئەوەی پاری بیر نەماوە کەواتە مامۆستا دەبێت هەموو ساڵی قوتابیەکانی ئەبدێت بکاتەوە بە زانیاریەکانی پێشووترەوە کێشەیە ڕەنگە هەموو مامۆستایەک ئەو توانایی نەبێ یا ئەو قۆناغی پێشووتری نەگوت بێتەوە کێشەی دووەمیان کێشەی سیستەم و پرۆگرامە لە وڵاتی ئێمە سیستەم و پرۆگرام خەریکە ئەوەی کە دەڵێم خەریکە لە ماوەی 30 ساڵ کراوە خەریکە پرۆگرام دەچێتە ئاستێک کە لە نزیک بێ لە ئارەزوی قوتابی نزیک بێ لە خواستی قوتابی و نزیک بێت لە خێزان و لە کۆمەلگا من قەت بیرم ناچێ یەکەم ساڵ کە بووم بە مامۆستا لە دۆڵی سەکران بابەتی زانستەکانم گوتەوە قوتابیەکەم هەڵسایە بۆ وتی مامۆستا ئەم منداڵە بۆچی بە ڕووتی چۆتە بەرباران وێنەی منداڵێک بوو لە بابەتی زانستەکان دووشی کردبەوە خۆی دەشوشت باشە پۆلی دوو بوو خوێندەواری نەبوو وتی ئەم منداڵە بۆچی چۆتە بەرباران و هیچی لە بەرانیە ڕوتە آخر تۆ دەبێت سیستەم و پرۆگرام نزیک بێ لە ژینگەی قوتابی لە ژیانی قوتابی بەڵام خەریکە بە خۆشحاڵیەوە خەریکە ئێستا سیستەم و پرۆگرامی خوێندن نزیک دەبێت لە ئاستی ژیانی قوتاچی و ژیانی قوتابیدا کێشەی سێم کە ڕوبەڕووی مامۆستا دەبێتەوە لە سەرەتای ساڵی نوێ کێشەی جیاوازیە تاکایەتیەکانە وەکو ئاماژەت پێکرد هەر قوتابیەک لە خێزانێکەوە هاتووە قوتابیەک لە ئاستێکی ڕۆشنبیریەوە هاتووە کە مامۆستا دەبێت زۆر هەوڵ بدات ئەو جیاوازە تاکایەتیانە لە هەفتەی یەکەم ئاشکرا بکات بۆ ئەوەی بزانێت چۆن وانەیان پێ دەڵێت و چۆن فێریان دەکات چونکە پەروەردە اینجا فێرکردن تۆ ئەگەر نەزانی ئاستی ئەم قوتابی لە چ خێزانێک و لە چ باگراوندێکی ڕۆشنبیریەوە هاتووە ناتوانانی لەگەڵ قوتابیەکەی تر جیاوازی پێ بکەیت و هەمووشیان بەیەکەوە ناتوانانی بە ستایلێک و بە ڕێگایەکی وانەوتنەوە فێری خوێندن و فێری پەروەردەیان ڕاستە مامۆستا باسی فەلسەفەی خوێندنت کرد کە پێویستەکە مامۆستا بیزانێ فەلسەفەی خوێندن هەیە لە هەرێمی کوردستان لای هەموو مامۆستایەک هەیە فەلسەفەی خوێندن کاری مامۆستانیە بەڕاستی کاری وەزارەتە کاری پەرلەمانە کاری بیرمەندانە واتە پێی دراوە یاخود وەکو لە ڕێی ڕاهێنانەوە لە ڕێی ڕێنماییەوە ئەمانە وەرگیراون بەداخەوە وەکو پێویستە ئێستا هەر مامۆستایەک لە هەر پۆلێک لە هەر قۆناغێک کەوانە دەڵێتەوە ڕەنگە ئەو پرسیارەی بنی لابێ چەند ساڵە هیچ خولێکی پێشکەوتن و خولێکی ئەپدێتکردنی مامۆستا نەبینجاوە من کە لە ساڵی نەوەتەکانەوە مامۆستام تاوەکو ئێستا چەند جار هەوڵم داوە خۆم ئەدبێت بکەمەوە ئاخر بیرمان نەچێ خاتونی بەڕێز مامۆستا دەبێت کە پیشەی مامۆستایەتی هەڵبژارد دەبێت زۆر ئازار بچێژێ دەبێت چاوەڕێی ئەوە نەکرێت پاداشت بکرێت دەبێت چاوەڕێی یعنی ڕەنگە و قسەی زۆر بەگلەی بوەستێ لەسەر و کۆمنتی زۆر باشیشمان بۆنێت بەڵام پیشەی مامۆستایەتی زۆر گەورەیە و پیشە نییە بەڕاستی مامۆستایەتی پەیامە مامۆستایەتی دەبی وەکو عرب دەڵێت کادە المعلم أن يكون رسولا هێندەی نەمابوو مامۆستا وەکو پەیامبەرێک مامەڵەی لەگەڵدا بکرێت بۆیە مامۆستایەتی پیشەیەکی زۆر بەرزە فەلسەفەی پەروەردەیی لەم وڵاتە تاوەکو ساڵی 91 قۆناغێکە
قۆناغێکە بە پێی سیاسەتی ئەم وڵاتە فەلسفەی پەروەردەیی کوردیمان لەو سەردەما نەکرد بێهێز بوو دژ بە کوردیش بوو بەڵام لە دوای 91ەوە تا ئێستا خەریکین فەلسفەیەک دروستکەین دروست نەبووە خەریکین دروستیکەین بە سوودوەرگرتن لەوەی پێشووتر بە سوودوەرگرتن لە وڵاتانی پێشکەوت و بە سوودوەرگرتن لە ئەزمموی خۆمان بەڵام ئێمە دەبێت خەریکی ئەوە بین چەند بیرمەند و هزرمەندی فەلسەفیمان هەیە بەداخەوە ئێمە نووسری پەروەردەییمان نییە تا ئێستا ڕەنگە هەندێکە بن بە پەنجەی دەست بژمێردرێن ئەوانیش کاریگەریان کەمە پێویستە هزرمەند و بیری فەلسەفی پەروەردەییمان هەبێت بۆ ئەوەی قوتابی ئامادە بکەین آخر تا ئێستا کێشەیەکی زۆر گەورە لە زۆربەی ماڵەکاندا هەیە قوتابی پۆلینۆ کە پۆلینۆ تەواو دەکات سەدانەوەتی خێزان و خانەوادەکان دەی کوڕم دەی کچم تۆش بڕۆ بەشی زانستی بەڵکی دەبییتی بە دکتۆریان مهندسیەکیان چی ئەندازیارێک هەر فێرکراین ببین بە دکتۆر و بەداخەوە شتێکمان بیر چووە کە زۆر گەورەیە خاتونی بەڕێز هەموو مرۆڤێک سێ با بڵێن لە سێ خانەدا خۆی دەبێنێتەوە یان ئەقلێکی زانستی هەیە واتە دەچێتە بەشی زانستی و یەک لە بەش زانستیەکان وەری دەگرێت لە زانکۆ یا ئەقلێکی ئەدەبی هەیە کە بەشە ئەدەبیەکان ئەقلی سێممان بیر چووە پیشەیی بەداخەوە بەشە پیشەیەکان هەرگرنجی پێ نادرێت ئێستا وا خەریکن هەندێک بەشی پیشەیی دەکەنەوە لە وەزارەتی پەروەردە کە زۆر جێی دەستخۆشیە ئەقلی پیشەیی زۆر گرینگە بە تایبەتی کوڕان بۆیە دەبینین ئەو نائومێدی و ئەو بێهیواییەی کە لە پۆلی 12دا هەیە کاریگەریەکەی پۆلی 12 نییە پۆلینۆیە بە هەڵە هاتووە بۆ بەشی زانستی بۆیە فەلسەفەی پەروەردەیی پێویستە لەم وڵاتە دروست بکرێت بۆ ئەوەی قوتابی ئامادە بکرێت بۆ داهاتوو مامۆستا لە ئەزمموی 25 ساڵەی تۆ کە مامۆستا بووی ئەو کێشانەی کە زۆر دیار بوون ڕوبەڕووی تۆ بوونەتەوە ڕوبەڕووی ئەزمموی مامۆستایەتی بوونەتەوە چی بووە؟ کێشەی زۆر گەورە و زۆر زەق کە تا ئێستاش پەیوەستە بە ژیانی مامۆستا و پەیوەستە بە ئەدای مامۆستا لە پۆل وەکو پێشتریش ئاماژەیەکی بچووکمان پێی کرد پرۆگرامە چونکە سێشت هەیە لە پۆلدا قوتابی یەکەم کەس یەکەم تەوەر پرۆگرام ئینجا مامۆستا کاری مامۆستا گەیاندنی پرۆگرامە بە مێشکی قوتابی کەواتە ئەگەر پرۆگرام باش نەبوو با مامۆستا قوتابیش باش بن گەیاندنەکە ئاسان نابێت یان گەیاندنەکە کرچووکاڵی تێدەکەوێت خەلەلی تێدەکەوێت بۆیە پێویستە ئێمە لە پرۆگرامەوە دەست پێ بکەین هیچ لە 25 ساڵی ڕابردوو من فێر بووم کە هیچ قوتابیەک نییە تەمبەڵ بێت ڕەنگە لە بیرکاری باش نەبێت بەڵام دوانەکانی تر باشە تۆ پەروەردەی کە دروستیکە لە پۆلینۆ با بچێتە شوێنێک بەشێک کە خۆی دەدۆزێتەوە قوتابی تەمبەڵمان نییە باسی ئەوە ناکەین ئەوانەی کە حالەتی دەرونی و نەخۆشی ئەوانیان هەیە بەڵام بەگشتی قوتابی تەمەڵمان نییە نازانم لەوەر ئەکرا بۆی کە ئەگەر لە بیرکاریە باش نەبی تەمەڵی بەڵام لە لایەنێکی دیکەوە لەوانەیە هونەرە ئەوێنە کێشێکی زۆر باش وایە بەڵام ئیتر ئەم قوتابیە لە سەرەتای ساڵەوە هەتا کۆتایی ساڵ ئەشکێنرایەوە پێوەری بیرکاری ڕاستە پێوەری بیرکاری تر لە بیرکاریە خراببوو قوتابێکی تەمەڵ بوو ئەمە وای لێکرد تەواو تەمەڵ بێت ئەنی بڕیار درابوو لەسەرەوەی تەمەڵە دەبە پێت بڵێ من فاشیلترین قوتابی بیرکاریم ئێستاش منیش بیرکاری بۆ پێوەرێک بێ بەسەر من پێگەیان گەشتمەوە بیرکاری بۆ پێوەرێک بێ بەسەر من ڕەنگە عەقڵی من زانستی نەبێت ڕاستە کەواتە فەلسەفە پەروەردەییەکەی کە باسمان لێ کرد لە سەرەتای بەرنامە ئەمانە هەموو زیاد دەکاتەوە بۆت خاڵێکی تر کە زۆر گرینگە من لە 25 ساڵی ڕابردوو یعنی بەداخەوە هەموو ساڵێک بیری لێ دەکەمەوە ئەوەیە کە مامۆستا پێویستە هەموو ساڵێک خوڵ ببینێت باشە بۆ هیچ هەوڵێکتان ناوە داوا بکەن لە وەزارەتی پەروەردە کە یعنی زۆریان لێ بکەن یا خولی هاوینە و خولی شاندن هەبووە بەڵام لەگەڵ 2013 و 14 و هاتنی بارودۆخی سیاسی و ئابووری بچی و ئەوانە خولەکان ڕاگیراون کەم کەمە هەن بەڵام وەکو پێویست نین سەیرت پێنێ لە وڵاتی هیندستان من زۆر سەیرم پێ هات کە ئەو بابەتەم خوێندەوە لە کەسێکی زۆر باوەڕ پێکراویش کە خۆی چوو بوو کە خۆی بینیبی لە وڵاتی هیندستان مامۆستا لە وەرزی هاویندا ئەبێ خولێک بکە ماوەکە لە نێوان هەفتەیەک تا 10 ڕۆژ بێ لەو پەیمانگایانەی کە حکوومەتی هیندستان خۆی ئاماژەی پێکردووە ئاساییە تۆ مامۆستای دەتوانی سەفەر بکەیت و ژیانی خۆتەیە لەگەڵ خێزانت لەگەڵ هاوڕێکانت بەڵام ئەبێ ئەم هەفتە 10 ڕۆژە تۆ خولێک ببینی لە پسپۆریەکەی خۆت و کە سەری ساڵ با بڵێن ساڵی نوێی خوێندن تۆ بڕوانامەی ئەم خولت پێ بێ پێشکەشی بەڕێوەبەرەکەتی بکەی بەڕێوەبەرەکەشت دەیدات بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی ئەم شارە بۆ ئەوەی بزانن تۆ ئەبدێت بوویتەوە آخر معقول نییە من لە 96 تا ئێستا بە هەمان بیرۆکە و بە هەمان ئایدیا و بە هەمان زانستەوە بچم دەرس بە قوتابی بڵێم
بۆیە کە هەر کێشە هەرە گەورەکەی مامۆستایان پرۆگرام ئەبدێت نەکردنی مامۆستایە مامۆستا پێویستە ئەو زانیاری کە هەیەی کاکە ئێستا زۆر ئاسانە ئێستا توانی هەڵ ڕێگەی مۆبایلەکەتەوە شەودا بنیشیت لە پسپۆریەکەی خۆت هەر پسپۆریەکی بە زمانی کوردی بە زمانی عەرەبی بە ئینگلیزی بە هەر زمانێک دەتەوێت زۆر ئاسانە دەتوانی تۆ خۆت پێ بگەینیت و ئەرکی حکوومەتیشە بەڕاستی بە تایبەت وزارەتی پەروەردە بیر لەوە بکاتەوە ئەو مامۆستایانی کە هەن خولی هاوینە ببینن و زانستی نوێ ڕێگای نوێی وانەوتنەوە پێشکەش بە مامۆستایان بکرێت. باشە مامۆستا باستیەوەت کرد کاڵەی پرۆگرام پرۆگرامێکێکە لە کێشە گرنگەکان و گەورەکان ئەم کێشەیە بە کەسانی وەکو بەڕێستان چارەسەرەکرێت کەسانی ئەزمونداری زۆر باشمان هەیە وەکو ئێوە کاتوانن بەشدار بن لە چارەسەری ئەم پرۆگرامە پرۆگرامێک کە پێویستکە لەگەڵ ژینگە و بارودۆخی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بگونجێ ئاتا چەند ڕازیت لەم پرۆگرامە ئەگەر باش نییە بۆ چاکتان نەکردووە بۆ مامۆستایان لە پاڵەوەی کە کێشەکانی یاخود کێشە دارایەکانیان هەیە هەندێک جاریش کازانی لە بارودۆخێکی باشا بوون هیچ کات هەوڵ نەدرابووی کە پرۆگرامێکی باش یاخود داوا بکرێت بە کۆدەنگێکی تەواو بکرێت وەک چۆن کۆدەنگیەکرێت داوا ئەکرێت بۆ موچە ئاواش بە هەمان شێوە چونکە ئەوەش بەشێکە لە پیشەکەیان لە کارەکەیان ئەگەر ئەوە هەبێت پەروەردەیەکی باشترە بێت بێگومان ئاوردانەوە لە ساڵانی ڕابردوو ئەومان پێ دەڵێت کە کێشەکان لەوەدان لەسەرەوەی وەزارەتی پەروەردە ڕەنگە ئەم ڕستەیە تۆزێک بۆ من باشیش نەبێ لەسەرەوەی وەزارەتی پەروەردەوە تا دەگاتە ئاستی خوارەوە کە قوتابخانەکانن پرس بە مامۆستا ناکرێت لە گۆڕینی پرۆگرام لە کۆنفرانسەکان لە هەر بابەتێک کە پەیوەندی بە گۆڕینی فەلسەفەی پەروەردەوە هەبێت یان پرۆگرام یا هەر شتێک ئەوەی کە شەڕ دەکات لە ژوورەوەی لە پۆل لەگەڵ قوتابی و لەگەڵ عەقڵ و حوزری قوتابی مامۆستایە بەڵام پرسی پێ ناکرێت لەو بابەتانەوە ڕەنگە لەگە ڕێزی زۆرم بێگومان ڕاوێژکارێک بڕیار بدات کە ئاگای لە بابەتەکان نەبێت ڕەنگە ئەوانەی کە لە کۆنفرانسێک ئامادە بوون هەر هەمویان نا بەڵام بەشێکی زۆریان و هەروانەشیان نەگوتوێتەوە کەواتە ئەوانە کێشەن بەڕاستی تۆ دەبێ لە مامۆستاوە دەست پێ بکەیت لە بەڕێوەبەرەکانەوە لە یاریدەدەرەکانەوە لەوانەوە دەست پێ بکەیت کە کێشەی قوتابی چیە لەگەڵ پرۆگرام چونکە ئەوان ڕاستە و خۆ لەگەڵ هزری قوتابی و عەقڵی قوتابی مامەڵە دەکەن ڕۆژانە وەک گوتمان فەلسەفەیەکی پەروەردەیی باشمان نییە لەسەرەوە و ئەوەی کە گۆڕانکاری دەکرێت لە خوارەوە نایەت بۆ سەرەوە لەسەرەوە دەچێتە خوارەوە باشە کێشەیەکی دیکە هەیە لە ناو قوتابخانەکان کە ڕوبەڕووی مامۆستا بێتەوە ئەمە زیاتر لە ئەرکی خێزانەکان قورسترە پێم وابێ ئەوژەوەیە کە گرفتی قوتابیانە زۆر جار قوتابیەک هاتووە باوکی نییە یاخود لەوانەیە دایک و باوکی جیاب و بێتنەوە خانەوادەکەی پێیان خۆش نەبێ منداڵەکە ینی هەستی پێ یاخود منداڵەکە حەز نەکات لە ناو هاوڕەکانی بزانێت ئەمە مامۆستا چۆنە بێ مامەڵەی لەگەڵا بکات تا هەم مناڵەکە هەز بە ناڕەحەتی نەکات باری دەرونی تێک نەچێت هەم مامۆستاکەش دۆخێکی وای بۆ دروست کات کە ئارام بێ و کەس هەستی پێ نەکات وەک گوتمان پێویستە مامۆستا جیاوازیە تاکایەتەکان زوو ئاشکرا بکات فەلسەفەیەکی زۆر جوان هەیە من زۆر سوودم لێ وەرگرتووە زۆر جار بە قوتابیەکانی خۆشم دەگوت من 5 ساڵ مامۆستای پەیمانگەی پێگەیانی مامۆستایان بووم واتە ئەوانەی کە دەبوون بۆ مامۆستا یەکەم هەنگاو کە دەچیتە پۆل لە دەرگاکە دەچیتە ژوورەوە تۆ دەبێ پلانێکت هەبێ چۆن قوتابیەکانت داگیر دەکەیت داگیرکردنی دڵ و هۆشی قوتابی زۆر گرنگە ڕەنگە ئێستا لێ پرسم چەند مامۆستات لە بیرە لە قۆناغی سەرەتایی تاوەکو ئێستا یەک دوانێک دەڵێ چونکە خۆشت ویستون ناوی و شێوەی و دەنگی و هەموو شتێکت بیرماوە بۆیە پێویستە مامۆستا قوتابی داگیر بکات کە چوە ژوورەوە ئیتر ڕەنگە بەوانەیەک و دوان نەکرێت لە چەند وانەیەک هەموو قوتابیەکان خۆشیان بێت ئەگەر هەمووشیان نە زۆر بەیان کە قوتابیەکان خۆشیان ویست لە هەر ئاستێک بن لە سەرەتایی بێ دواناوەندی بێ زانکۆ بێ دەبێت قوتابی مامۆستای خۆش بێت کە خۆشی ویست زانستەکەی لێوەردەگرێت کە زانستەکەی لێوەرگرت هەر چ شتێک پەیوەندی بە ژیانی کەسیەوە هەبێ بۆی باز دەکات من لە پۆلی یەکی سەرەتایی گۆرانی بە بچکۆڵم پێدەگوتن پۆلیەک سەرەتایی دەبێت چەند جارێک تۆ چەند خولەکێک گۆرانی لەگەڵیان بڵێ و هەڵپەڕی و پێکەنی و بێزار دەبێ ئەگەر نا یاریان لەگەڵ بکەیت بینم قوتابیەک دەگریت هەمویان پێ دەکەن قوتابیەکی کوڕ دەگریت بۆ دەگریت هیچ قسەی نەکرد ئیتر لەگەڵ ئیدارە قسەم کرد و بانگی داچیان کرد
کاتی خۆشیە بۆ دەگریت هەمویان پێ دەکەن و بە بچکۆڵە دەڵێن ئەو قوتابی بچووکە بۆ دەگریت دایکیشی گریاییتر ئەمە چییە یەک لە کۆپلەکان زانێت چەند کاریگەرە پرسیارەکە زۆر جوان بوو یەک لە کۆپلەکان دەڵێ بابا چووە بازاڕێ لوقمی دێنی ئێوارێ بەسەرماندا بەش دەکا یەکە و ماچمان لێ دەکا ئەم مناڵە باوچی نەما بوو ئەموو شێ زۆر کاریگەر بوو بەسەری ئیتر نائیلات چوم دەقەکەم گۆڕی دایات چووتە بازاڕێ لوقم دێنی ئێوارێ واتە مامۆستا دەبێت زوو ئاگاداری ئەم خاڵانە بێ دیابوونەوەی خێزانە نەمانی کەسێکی نزیکە ئەم قوتابی خۆی کێشەیەکی هەیە ئەمانە دەبێت زوو مامۆستا ئاشکرای بکات و یەکێک لە بربەستە گەورەکانی پێشخۆی لا دەدات بە ئاشکراکردنی بار و گوزەرانی قوتابیان ئەدی ئەو فۆرمە بۆ چییە کە قوتابیەک دێتە قوتابخانە زانیاری کەسیەکانی تێدایە چەند کەسن لە ماڵ ئەم منداڵە چەندەمی ماڵە ئەوە زۆر گرینگە ئەگەر یەکەمی ماڵ بێ واتە نۆبەرە بێت جیاوازە لەگەڵەوەی پاشەبەرە بێت دوا منداڵ بێت مامۆستا دەبێت ئەوانە بوو بخوێنێتەوە بەلەوەی بچێتە پۆل اینجا بچێتە پۆل پیشەیەکی گەورە و پیرۆز و پڕماندی بوونە ئاسان نییە مامۆستا باشە توێژەر کۆمەڵاتیەکان تا چەند توێژەرانی کۆمەڵاتی دەرونی لە قوتابخانەکانە تا چەند یاری دەدەرن بۆ مامۆستایان و بۆ قوتابیانیش هەموو قوتابخانەیەک توێژەری هەیە پێم وانە هەمویان بەڵام خەریکن ئێستا زۆربەی قوتابخانەکان بە تایبەت ناوشار بڵێ توێژەری کۆمەڵایەتیان هەن و ڕۆلی زۆر گرنگیان هەیە بەڕاستی ئەگەر بە ڕۆلی خۆیان هەڵبستن ڕەنگە ڕۆلیان لە ڕۆلی مامۆستاکە زیاتر بێت چونکە ئەوان دەتوانن قوتابیەکەت لە ڕووی دەرونیەوە بۆ ئامادە بکەن کە دێتە پۆل بە دانیشتن لەگەڵیان بە چارەسەرکردنی کێشەکانیان بە هێورکردنەوەی دەرونیان ئەوان ڕەنگە ڕۆلیان زۆر باش بێت و بتوانن پۆلت بۆ ئامادە بکەن من لە یەکێک لە قوتابخانەکان لە دەرەوەی وڵات بینیم مامۆستا یاریدەدەری هەیە لە پۆل کە بەشێکیان لە یاریدەدەرانە توێژەری کۆمەڵایەتین کە دەبینێت قوتابیەک نانووسێت قوتابیەک زۆر پێ دەکەنێت قوتابیەک زۆر دەجوولێتەوە توێژەرەکە بانجی دەکات هەر لە سوچێکی پۆلەکە هەندێک شتی پێ دەڵێت یان هەندێک ئەرکی بۆ زیاد دەکات یان هەندێک ئەخر تا ئێستا پاداشت و سزا ماوە لە هەموو دنیا سزای لێدان نا سزایتر ماوە ئەبێ هەبێت بەڵێ ڕەنگە قوتابیەک کە جارێک دوانسییان ئەرکەکەی خۆی نەکرد ئێستا لەناو هەولێر قوتابخانەیەکە من ناوی ناڵێم با نەبێتەمە موزوعەیەک تراک دەستگای ڕاگەاندن باش نییە ناوینان ناو هەولێر قوتابخانەیەک هەیە ژوورێکیان هەیە کە قوتابیەک ئەرچی نەکرد جارێک دوانسییان ئەیبەن ئەو ژوورە وەکو سزن نییە بەڵام ژوورێکە قوتابیەکەدا ئەو ئەرکەی کردووە دەجارە ببینوسێتەوە کە دەجارەکەی تاوا کرد دەچێتەوە ئەمە پێم وابێت لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوش هەیە کە ئەوە وەکو تعزیب نییە تعزیب نییە سزایەکی سەخت نییە سزایەکی زۆر باشە فێرکردنە بۆی جارێکی زۆر باشە بۆ ئەوەی ئەو قوتابیە فێر نەبێت جارێکی تر ئەرکەکەی خۆی نەکات نە پێچەوانەوە کۆمەڵێک سزای زۆر باشن پاداشت و سزا یەکێکە لە بنەماکانی فێربوون و پەروەردەکردن سزا نەماوە بۆیە هێندە ڕووداوی هاتوچۆ هەیە بە هەمان ئەمەش پەروەردەیە خۆ من ئێستا لەو قۆناغە پێویستم بە پەروەردە هەیە لەسەر شەقام لە شوێنە گشتیەکان چی بکەم ئەوە نییە من قۆناغێکم تێپەڕادوە تەمەنێکم هەیە ئێستاش پێویستم بە ڕێنماییکردن هەیە مامۆستا زۆر کەس هەن خاوەن پێداویستی تایبەتن منداڵ هەیە خاوەن پێداویستی تایبەتە یاخود بە شێوازێک درەنگ شت وەرەگرێت ئەمانە چۆن گیان کراوەتەوە لە قوتابخانەکان بەداخەوە من هەندێک جار بینیومە لە بەرەوەی خاوەن پێداویستی تایبەت بووە بێبەش کراوە لە مافی خوێندن ڕاستە ئەوانە کێشەیەکی گەورن لە بەردەم وەزارەتی پەروەردە بەڕاستی من دوور و نزیک ئاگاداریم هەیە وەکو جەنابەت باست کرد قوتابی هەیە ڕەنگە حالەتەکەشی هێندە نەبێ بەڵام بەڕێوەبەری قوتابخانەکە چونکە هیچ ڕێنماییەکی لا نییە هیچ ڕێنماییەکی لا نییە ناتوانێت وەری بگرێت بە ڕێنمایی نەبێ لێرە ئێمە بڵێن هەستە مرۆڤایەتیەکە باشە هەستە مرۆڤایەتیەکە چی وەکو مامۆستایەک تۆ بیگریتە خۆت بڵێ با ئەم قوتابیە جی بکەمەوە لە قوتابیەکانە تۆ وتت مامۆستا پەیامبەرە باشە ئەم پەیامبەرە ناتوانێت هەم هاوڕێکانی هاوپیشە و هاوپۆلەکانی فێرکار ڕێزی لێ بگرن یارمەتی بن و مامۆستاکەش ئەرکەکەی تۆزە بخاتە سەر خۆی وەکو لایەنێکی مرۆڤایەتی نەگەڕێنەوە بۆی کە هەموو شتێ ڕوبەڕووی وەزارەت و سەروتر بکەینەوە 100% لەگەڵ جەنابتم پێویستمان بە قوتابخانەی تایبەت نییە بۆ ئەم بارانە هەر قوتابخانەیەک لە نزیک ماڵەکەی خۆی بێت ئەم قوتابیە پێویستە بچێت وەکو قوتابیەکی تر ناوی تۆمار بکرێت بە هەموو قوتابیەکانیش بە هەموو مامۆستاکانیش خزمەتی بکەن
بۆ ئەوی مرۆڤێکی ئاسایی بێت تۆ کە زیاد کردەوە لەلایەن دەرونیەوە دەیڕوخێنیت ئەم ناتوانێت لەگەڵ منداڵەکەی کە هاوسەیانە کە چەند ساڵێکە بەیەکەوە یاری دەکەن باشە ناتوانێت لەگەڵ قوتابی بچێتە قوتابخانە ئەبێ قوتابخانەیەک تایبەتێ من لەگەڵ ئەوانیم بەڵێ دەتوانن هەموو قوتابخانەکە و بە منداڵەکانیشەوە یارمەتی دەرێکی باش بن بۆ ئەوەی ئەم منداڵە بتوان خزمەتی بکەن لە شاری هەولێر لەم ڕۆژانە داتایەکم پێویست دەگەڕام 30 قوتابخانەمان هەیە لە کۆی سەرژمێریەکەم بیر نەماوە لە کۆی چەندین قوتابی سەتان قوتابخانە 30 قوتابخانەمان هەن کە نیزامی دەمج بەکاردێنن سیستەمی لێکدان واتە قوتابیەکە ئەگەر حالەتێکی هەبێت دەتوانێت بچێتە قوتابخانەی ئاسایی کەواتە 30 قوتابخانە کە من بۆیە پێویستە ئەگەر هەر ئەوە ناڵێم کە منداڵەکە زۆر لایەنێکی دەرونی تایبەتی هەبێ ئەزیەتی منداڵەکانی تر بدات ئەوە ڕەنگە نەتوانێت بچێتە قوتابخانە ئاسایی ئەگەرنە ئەوانی تر هەر هەمویان چیتی با ئەو منداڵە حالەتێکی هەبێ و لەگەڵ قوتابیەکانی تر بژی و منداڵی خۆشی بژی و بە هەمووان هاوکار بن جۆری بیناکان و جۆری ئەوانە باسی ناکەین ئەوانە تۆزێک کێشن لە بۆ قوتابیان بۆنە تۆ قوتابیەکی پۆلیەک سەرەتایی وەردەگریت قاچەکانی کار ناکات لەسەر کورسیەکە پۆلی 1 و 2 لە هینی خوارەوەیە 5 و 6 سەرەتایی لەسەرەوەی چۆن دەیبێتە سەرەوە مەسعادی شت نییە ئەبێ پۆلەکەی بۆ داگری ئەوانە کێشن بەڵام چارەسەر دەکرێت بڕێوەبەری سەرکەوتو مامۆستای سەرکەوتو هەموو ئەو ئەستەنگانە ڕەت دەدات و چارەی دەکات ئەمە تەواوە باشە مامۆستا ئومێد بەرزنجی خۆشحاڵ بووین کە لێرە بووین سپاس بۆیەوە سپاس بۆ ڕۆنمایی و بۆ تەواوی زانیاریەکانتان کە بێمە بینەرانتان بەخشی بەخێر لە ژێر ناونیشانی بە ژمارەیەک گوڵ دەتوانین باخچەیەک دروست بکەین. ژووری بازرگانی لە وەزارەتی بازرگانی کۆماری میلی چین وەرکشۆپێکی 15 ڕۆژی بۆ نوێنەرانی ژمارەیەک دامەزراوەی میدیایی لەسەر ئاستی وڵاتان بەڕێوەبات. لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان تەنها 4 میدیاکار بەشداری وەرکشۆپەکان کە 2 لە میدیاکارەکان لە دامەزراوەی کوردستان 24 هەریەک لە کارزان ڕەسوول و ژیر زیاد وەکو نوێنەری کوردستان 24 لە وەرکشۆپەکەدا بەشدارن. ژیر لەبارەی بەشداریکردنی شاندی کوردستان 24 لە سیمیناری دامەزراوەی سیاسی جی لەسەر شورای چینەوە چەند زانیاریەکمان پێدەدات. سڵاوتان لێبێت بتوانم بڵێم بەیانیتان باش یان نیوەڕۆتان باش تۆزێک کاتمان جیاواز لەگەڵێەوە ئەمڕۆ لە شورای چینین مەشقێکی ڕاهێنانێکی میدیایی لەلایەن دەستگایەک بەناوی CICG لەلایەن حکوومەتی چینەوە ڕێکخراوە بۆ سەرجەم میدیاکان لە هەندێک وڵاتی جیاواز ئێمە 4 ڕۆژنامەنووسی کوردین لەسەر ئاستی عێراق هەڵبژێردراوین بەشداری لەم چالاکیە بکەین دوانمان لە کوردستان 24ەوە هاتوین من ژیر زیاد وەروا کارزان ڕەسوول بەڕێوەبەری ئینتێکی کوردستان 24 بەشداری لەو مەشق و ڕاهێنانە دەکەن بەگشتی مەشق و ڕاهێنانەکە پەیوەندی بە پەیوەندی نێوان چین و ئەو وڵاتانە هەیە کە تازە پێدەگەن لە ڕووی ئابوووریەوە بە تایبەتی ڕۆژهڵاتی ناوەڕاست و هەندێک وڵاتی ئەفریقی تێدا بەشدارن زۆر گرنگجی دەدەن بەوەی کەەوە ئەوان دەیانەوێت ئێمە چۆن بیر لە چین دەکەینەوە بیرۆکەمان چیە لەسەر چین چۆن چین دەناسین ئەوان دەیانەوێت لە زمانی خۆیانەوە لە لێنزی کامێرای خۆیانەوە ئێمە چین بناسین زۆر باسی ئەوە دەکەنکەوە لە ڕۆژاوە زۆر بە پێچەوانەوە باسی چین کراوە ئەو شتانی ئەوان دەیانەوێت بێگومان لە ڕۆژاوە باز ناکرێت هۆکارەکەش بێگومان بەوە دەگرێتەوە کە ئەوان لە ڕووی ئابووری و سیاسیەوە بیرۆکی جیاوازیان هەیە لەگەڵ وڵاتانی بۆ لە ئەمریکا و ئەوروپا ئەوان دەیانەوێت لە ڕووی ئیکۆنۆمیەوە لە ڕووی ئابوووریەوە یارمەتێکی گەورەی ئەو وڵاتانە بدەن کە تازە دەیانەوێت ژێرخانی ئابوور لە وڵاتەکەیان بنیاد بنێن بە تایبەتیش دروستکردنی ڕێگا قوتابخانە پردی گەورە شاری نوێ نۆژانکردنەوەی شارەکان دروستکردنی کارگەی جیاواز جا لە چەند ڕۆژی ڕابردوو لەو مەشقانە چەندین مامۆستای زانکۆ و کەسایەتی میدیایی و کەسایەتی جیاواز لەلایەن حکوومەتەوە تەرخان کراون بۆ ئێمە وانەکان دەڵێنەوە لێکی لەوانەکان هەندێک قسەی جیاواز کرا بۆ منە باسی ئەویان کردکەوە ئەوان تاچی چینی وەکو تاک بیر ناکاتەوە وەکو کۆمەلگا بیر دەکەنەوە ئەوان وا بیر دەکەنەوە کە دەیانێت کۆمەلگاکەی خۆیان ببەنە پێچەوانی ڕۆژاوە زیاتر بیر لە تاک دەکەنەوە ئەوان بیر لە کۆمەلگا دەکەنەوە بەگشتی سەرکەوتنی کۆمەلگا سەرکەوتنی هەموو تاکێکی چینی ئەوە دەتوانین بڵێن ئاینی ئەوانە لە ڕووی بیرکردنەوەی سیاسی ئەو وڵاتە وەروەها گەر قسە لەگەڵ خەڵکی ئەو وڵاتەش بکەیت بەگشتی تاکەشت باسی نەکەن سیاسەتە تەنیا باسی ژیان دەکەن باسی کار دەکەن باسی جوانی وڵاتیان دەکەن ئەوبەر بەجددیش وڵاتێکی زۆر جوانیان هەیە بە تایبەتی شورای چین یەکێکە لەو
توان بڵێم سەرنجڕاکێشتنی ئەو شوێنانەی کە لە جیهان تاوەکو ئێستا دروست کراوە. جا ئەو دەورەیە تەنیا بۆ وتنەوەی تەنیا وانە نییە، بەڵکو هەندێک شوێنی سەرنجڕاکێشی چینمان پێ نیشان دەدەن دەیانێت لە زمانی خۆیانەوە ئێمە ئاگادار بینکەوە ئەو شوێنانە چۆن دروست کراون مەبەستێ لە دروستکردنیان. بەڕاستی توان بڵێم وڵاتێکی زۆر پاک و خاوێنە، وڵاتێکی زۆر زۆر جوانە، ئەوان زۆر حەز دەکەن ببنە هاوڕێی هەموو ئەو وڵاتانە، تابەتی ئەو وڵاتانەی کەوا تاوەکو ئێستا هاوڕێتیان لەگەڵ دروست نەکردووە یاخود کۆنتاکت ڕاستە خۆیان لەگەڵیان نییە. وەروەها باسی عێراقمان کرد، باسی هەرێمی کوردستانمان کرد، باسی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و چینمان کرد، باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کرد، دەیانەوێت زیاتر گرنگی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدەن. لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی چەندین شاری جیاواز دەکەین، هەر یەکە لەو شارانش بێگومان کللتورێکی جیاوازی چینی نیشان دەدا، هەندێک بیرۆکەی جیاوازی چینی نیشان دەدا. ڕۆژێکی خۆش دەگەڕێمەوە لای هاوکارانمان لە چینەوە گەبیستیان بووین باسی کورتێک لە سمینار و وەرکشۆپەکەیان کردووە لەو وڵاتە گەورەیەش کە چۆنە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پاکوخاوێنیەوە بگومانە توانین ئەزمموی زیاتری زانیاری لەوانیش لە وڵاتانی دیکەش وەربگرین و بتوانین کوردستانمان باشتر بکەین. بابەتێکی دیکەمان هەیە ئەمیش لەسەر سەگە قەدەغاکردنی سەگ هەر لە هەرمی کوردستان سەگەکان نەبوون بە کێشە لە بەریتانیا ژێستا کێشەن و بوونەتەجێ مەترسی بۆیە ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا بڕیاری داوە کە سەگی ئێسکئێڵی بێڵی ئەمریکی لە وڵاتەکە قەدەغا بکات و هۆکاری ئەو بڕیارەشی بۆی کە زۆری ڕێژەی ئەم سەگانە وای کردووە پەلاماری منداڵان بدەن و بە ڕێژەیەکی زۆریش پەلاماری مناڵ و قوتابیەن لەلایەن ئەم سەگەوە ئەم جۆرە بەتایبەت بۆیە بڕیاریاوە کە قەدەغا بکرێت. بڕیارەکە لە کۆتایی ئەم ساڵەوە چێتە بواری جێبەجێکردنەوە و حکوومەت پۆلیس هێزە ئەمنیەکان بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە هەمویان سەرپشک و دەستکراوە کراون. بۆ دوورخستنەوەی مەترسیەکانی پەلاماردان و هێرش بۆ سەر منداڵان و قوتابیان حکوومەتی بەریتانیا سەگی ئەکسئێڵ بۆڵی ئەمریکی لە وڵاتەکەی قەدەغە دەکات. بڕیارەکە لەلایەن نووسینگەی ڕیشی سوناک سەرۆکی حکوومەتی بریتانیا دراوە و کۆتایی ئەم ساڵ دەچێتە واری جێبەجێکردنەوە. پۆلیس و هێزامنیەکانیش دەستکراوە دەکرێن بۆ جێبەجێکردنی بڕیارەکە. بە مەبەستی قایلکردنی بەریتانیەکان سەرۆکوەزیرانی بریتانیا و تیمەکەی لە حکوومەت هەڵمەتێکیان دەست پێکردووە و تیایدا خەڵکی هۆشیار دەکەنەوە لە مەترسی سەگی ئەکسئێڵ بۆڵی ئەمریکی بەوەی پەلاماری خەڵک دەدا و دەبێتە هۆی گیان لە دەستدانی منداڵان. لە پەیامێکی ڤیدیۆیشدا ڕیشی سوناک جەختی لەوە کردەوە بڕیاری قەدەغەکردنی ئەو جۆرە سەگانە لە پێناو پاراستنی کۆمەڵگادایە. سەگی ئەکسئێڵی ئەمریکی مەترسیە بۆ سەر کۆمەڵگە و منداڵەکانی بەریتانیا. من خەمبارم بەو ڤیددیوانەی بەم دوایانە بڵاو بۆتەوە کە چۆن ئەو سەگانە بە شێوەیەکی دڕندانە هێرش دەکەنە سەر خەڵکی. دەبێت خاوەن سەگەکان کۆنتترۆلی ئاژەڵەکانیان بکەن. دڵنیاتان دەکەمەوە کار دەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی ئەو سەگانە. سەگی ئەکسئێڵ بۆڵی دۆگ قەدەغە دەکەین و بڕیارەکە کۆتایی ساڵ دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی بەریتانیا لە ساڵی 2021ەوە سەگی ئەکسئێڵ بۆڵی دۆگی ئەمریکی بۆتە هۆکاری 14 گیان لەدەستدان. بەراورد بە ساڵی ڕابردووش ڕێژەی هێرشی سەگەکان بۆ سەر خەڵک و منداڵان 34% زیادی کردووە. پسپۆڕانیش باز لەوە دەکەن هەڵمەتەکەی حکوومەتی بەریتانیا بۆ قەدەغەکردن تەنها سەگی ئەکسئێڵ بۆڵی ئەمریکی ناگرێتەوە بەڵکو لە داهاتوودا هەموو ئەو سەگانە قەدەغە دەکرێن کە مەترسین بۆ سەر کۆمەڵگا. لە سلێمانی سێم پێشبڕکێی نیشتیمانی عێراق تایبەت بە بیرکاری هێزری بۆ ئاستی مناڵانی تەمەن 6 تا 16 ساڵ بەڕێوەچوو. لە پێشبڕکێکەدا 300 منداڵ لەسەر ئاستی 14 پارێزگای عێراق بەشدار بوون. پێشبڕکێکە بەشداربووانە بێت لە ماوەی 10 خولەکدا وەڵامی 200 پرسیار بنەوە و بێگومان ئامانج لەم پرۆگرامەش بەهێزکردنی تواناکانی مێشکی مناڵان و دۆزینەوەی بەهرەکانیانە. جیاواز لە منداڵانی دیکە ئەمان بەهرەیەکی دیکەیان هەیە.
دەبێت لە ماوەی دەخولێکدا وەڵامی کۆمەڵێک پرسیاری بیرکاری بدەنەوە لە پێشبڕکەیەکدا بە ناوی پێشبڕکەی بیرکاری هزری. لاوێن قوتابی پۆلی هەشتا زۆر بە وردی و بە خێرایی لەو ماوەی بۆی دیاری کراوە وەڵامی پرسیارەکان دەداتەوە. لە کۆی 100 پرسیار لە دەخولێکدا وەڵامی 71 پرسیاری دایەوە. ئەم پێشبڕکەیە بە هزری بە مێشک و لەگەڵ بە ئەباگۆس گیاسی ئەباگۆس پرسیارەکەی داناوە ئەڵێ کوی گەرەوە کەمی گەرەوە ئەنجامەکەی ئەبێ بەو دوارە بیکەی بەو دوانە ئەیکەیت و ئیتر ئەنجامەکەی نووسی لە ماوەی 10 دقەیە من 71 پرسیارم جوابایەوە. ئەم پێشبڕکەیە جیهانیە و ساڵانە ئەنجام دەدرێت. ئەم ساڵ 300 منداڵ لە 14 پارێزگای عێراقەوە بەشداریان کرد. لە ڕێگای سەنتەرەکانی فێربوون بە بیرکاری هزری باشترینەکان هەڵبژێردراون بۆ پێشبڕکێکە و دواتر سەرکەوتووەکان بەشداری پێشبڕکەیەکی جیهانی دەکەن. ئەجگار مهمە یارمەتیەوەیە کە مناڵ بتوانێت بە باشی مێشی بەکار بهێنێەوە بتوانێت بیرکردنەوەی وردی هەبێەوە بتوانێت بە تایبەتی بەشی لای ڕاست و لای چەپی مێشکی بە باشی هەردووکیان بتوانێت بەکار بهێنێ. یاریەکی جیهانیەوە بەڕاستی ئێمە براوەی ئەوانەی کە ئێستا خۆتان نەزانن پێشبڕکێکە تەواو بوو چەند براوەیەکیان لێ دیاریەک لە یەکەمەوە تا دەیەم دوایەوە ئەمانە جارێکی تر لایەنی سەرپەرشتیارەوە تاقیکردنەوەیان بۆ کرد چەند کەسێکیان لێ بژێرێ ڕەوانەی پێشبڕکێ جیهانیەکانەکرێت. پرۆگرامی بیرکاری هزری کار لەسەر زیرەکی و تواناشاراوەکانی منداڵان دەکات و لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە تەواوی خانەکانی مێشکی منداڵ کار دەکات. بۆیە لە ڕێگەی ئەم جۆرە پێشبڕکەیانەوە دەتوانرێت تواناشاراوەکانی منداڵان نیشان بدرێت و ببێتە هاندەرێک بۆ منداڵانی دیکەش تاوەکو پەرە بە توانازانستیەکانی خۆیان بدەن. هاوشین جەمال، کوردستان 24 سلێمانی. بابەتی بیرکاری یاخود ئەم بابەتە قورسانەی کە بۆ هەموو کەس ئاسان نییە زۆر جارۆکو خولیای لێت کەسانێکن هەر لە دروستبوونیانە خولیایە و ئیتر خوا ئەم بەهرەی پێیاوە بۆیە تەمرینکردن یان بەشداریکردنی ئەم پێشبڕکیانە بۆ گەشەی پێدات و زیاتریشیەکات. بابەتێکی دیکەمان هەیە باسی ئەسب سواریەکەین ئەمە بابەتێکی خۆشە بێگومان بۆ کەسانی کە خولیای ئەسب سواریان هەیە حەزیانە کرد کە بەشدار بن لەم فستیڤالە کە لە گوندی تەلمعروفی ڕۆژئاوای کوردستان بەڕێوەچووە. فستیڤالی جەزیرێ ساڵانە ڕێکەخرێ بۆ ئەسپی ڕەسەن و نزیکەی 90 سوارچاک لە ناوچە جیاوازەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەشداریان لە فستیڤالەکە ئاکردووە. ئەو ئەسب سوارەی کە توانیوێتی سەر بکەوێت پێشبڕکێکە ینی لە پێشبڕکێکە بیباتەوە ئەوە بڕی 800,000 لیرەی سووری پێبەخشراوە. بێ بەشداریانۆت هەسپی سواری ji tevahiya bajarên Bakurê Rojhilatê Sûriyê Festîvala Cezîrê ya hespên Resen li gundê Til Marûf yê Rojavayê Kurdistanê birêve çû. Tevî goberiya niha gelek pêşbirgên hespan li navçeyê hatin heldarxistin lê ev yekemîn festîval e ku bi awayekî fermî ji aliyê rêveberiya xwe ser ve birêve çû. Hesp simbola me ye. Simboleke giring e di çanda me de. Wek zarokên me ne û beşeke ji malbatên me ne. Çawa em zarokê xwe xwedî dikin wiha jî em hespa xwedî dikin. Festîvala gojineh geran pêk hat, rikaberiyeke mezin tê de hat nîşandan. Nemaze got xelatên maddî ji hespîswarên serkeftî re hebûn. Bejdarên festîvalê ji aliyê xwe ve kêfa xwe nîşan didin û baldikşînin li ser giringiya hespan di çanda pêkhateya Ereb de li navçeyê. Serkeftin ji bo me tiştekî mezin e. Serbilendiyeke mezin ji bo me. Spas ji bo Xwedê li ser vê serkeftinê. Ji ber ku ev hespên resenin û beşek ji çanda me ye. Hespîswarê serkeftî di pêşbirgê de 800,000 lîreyê Sûrî wek diyarî jê re hat pêşkêşkirin. Ji bilî rikaberiyê di festîvala hespan de derfeta kirîn û firotina hespan jî hat bi dest xistin.
بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بانی 24 پێشکەشکردن بەو هیوایم کە کاتێکی باشتان هەبوو بێ و تەواوی ڕۆژەکەشتان بەخۆشی بەڕێ بکەن. سپاس کە بینەر و بیسەر بوون.